گرفتی قەڵەوی بێگومان وەکو هەموو کات باس کراوە لە زیادبوونایە بەداخەوە کەواتە ئەمڕۆ بەڕێز دکتۆر سێوا عەبدوڵڵام لەگەڵا کە پسپۆڕی نەخۆشیەکانی قەڵەویە دکتۆر بە خێراتن تەکەم و یەکسەر لەوە دەست پێ یەکەم قەڵەوی چییە؟ جیناتە، خۆراکە یاخود خۆت و شانسە کەسێ قەڵەو و کەسێ قەڵەو نابێت؟ جاران ئەوانە جیناتە و لەگەڵ لایفستایل شێوەی ژیان. بەڵام ئێستا مۆزوعی جینات وردەوردە زەعیفە بێتەوە یەتەوە سەر لایفستایل دەوریشی باڵا بینێ بۆ چونکە ئێمە زیاتر لە مۆزوعی قەڵەوی تێگەین. قەڵەوی چییە خۆی؟ زیادبوونی جاران ئەوان زیادبوونی کێشی مرۆڤە نەخێر ئێستا ئەڵێن زیادبوونی ڕێژەی چەوری لە لەشی مرۆڤە. ئەو چەوریە بۆ زیادەکە، ئەو چەوریە وزەیە لەشی مرۆڤ، دیزایانی لەشی مرۆڤ خوای گەورە تەبیعەت ئەم لەشەی دروست کردووە وزە خەزنکە وەکو سیارە تانکی هەیە، تانکی نەبێ ئەو سیارە بێ معدل لە بەنزیخانەیە بێت. تانکیمان هەیە، ئێمە تانکیمان هەیە وزە خەزنەکەین. هەر کاتێ وزەکە زیادی کرد چەوری خانەی چەوری زیادەکە ئێمە کێشمان زیادەکە قەڵەوە بین. پرسیاری دووهەم کەواتە قەڵەوی ئێمە وزە زیاد لە حەدی خۆمان وەرەگرین لەشی ئێمە ئۆتۆماتیک خەزنیەکە باشە. لە چ کاتێکە لەشی من ئەکەوێتە حاڵەتی خەزن هۆرمۆنمان هەیە، هۆرمۆنێکمان هەیە کە ناوی ئینسۆلینە. ئەو ئینسۆلینە کە ئەفراز کرا ئەچێ بە مێشکی من ئەڵەیە بە خانەکانی چەوری ئەڵێ درگا بکەنەوە وا من چەوریتان بۆ ئێهێنم خەزنیکەن. کەواتە هۆرمۆنی ئینسۆلین ئەو هۆرمۆنەیە کە بە لەش ئەڵێ وزە خەزنکە بە شێوەی چەوری خەزنیکە. ئەو بڕیارەیە ئەو دەورە بینە باشە. ئایا تەنها من کە چەوری بخۆم چەوری خەزنە بێ؟ نەخێر، من هەر شێوەی وزەیە بێت، من نان بخۆم برنج بخۆم پڵاو بخۆ یەک دەنێک چەوری تیانە بێ ئەو نیشاستەی تایەتی کە زیاد بێ لە حەدی خۆت لە پێویستی خۆت لە ڕۆژەکەیە لەشی تۆ ئەچێ ئەیکا بە چەوری خەزنیەکە. باشە لەشی مرۆڤ تێک چووە شێت بووە ئەو نان و برنجە ئەکا بە چەوری خەزنیکە؟ نەخێر. ئێمە گەسەیریکەن خەڵکی لادێ کە بەرەو زستان ئەڕۆن پاییزان ئەچن داربەڕوو لێکەنەوە هەڵی ئەگرن بۆی زستان بەکاری بێنن وەکو وزە بۆ ئاگر و بۆ چێش لێنان. هەر غرامێک کاربۆهیدرات نیشاستە 4 کالۆری مەیاتێ وزە، بەڵام هەر غرامێک چەوری 9 مەیاتێ، 2 ئەوەندە و ڕوبعێکی ئەوە وزە مەیاتێ. کەواتە لەشی مرۆڤ زیرەکە من کیلۆیە چەوری خەزمکەم 9000 کالۆری مەیاتێ بەشی 4 ڕۆژی نیومەکە، بەڵام کیلۆیە نان و برنج خەزمکەم 4000 مەیاتێ بەشی 2 ڕۆژمەکە. کەواتە لە ڕۆ تەندروستیەکەوە کامیان باشتر؟ کەواتە لە ڕۆ تەندروستیەکەوە ئەمە باسی قەڵەویم کرد ئێمە بۆ قەڵەوە بین و بۆ قەڵەوە بین چکە بەڕاستی ئێستا جاران مرۆڤ ڕاوچی بوو. ئێمە ئەچوین ڕاومانە کرد، من کە ئەچوم ڕاومە کرد ئاسکێکم ڕاوکرد نەمەتوانی 10 ئاسک ڕاو بکەم بۆم هەڵناگیرێ بیهێنمەوە بۆ خێزانەکەم. یەک ئاسک ڕاوەکەم ئەیهێنمەوە ماڵی ئەی خۆین دوای ڕۆژێ دوان دیسانەوە چم ڕاوەکەم یەمەوە. ئێستا خواردن لە مەعمەل دروست دەکرێت. ئێمە ئێستا لە هەموو کۆڵانێکە سێنانەوەخانەی لێیە، لە هەموو کۆڵانێکە مەعمەلی سەمونی لێیە و دوکانی سەمونی لێیە، برنج بە فەردە ئەیکڕین. کەواتە ئەگەر بگەڕێنەوە بۆ هۆکاری سەرەکی قەڵەوی ئەگەڕێت و بۆ 10,000 ساڵ لەمەوە پێش کە زراعەت هاتە ئارایەوە. لەو کاتە مرۆڤ وردە زیادی کرد. ئێمە بۆ توانیمان ئێستا زیاد بکەین چکە خواردن زۆرە. من خواردنم کەم بێ 1 مناڵ دروست دەکەم، بەس خواردن زۆر بێ 5 مناڵ دروست دەکەم. لەبەرەوە سەیرێکە ئێستا مرۆڤ بۆتە 8 میلیار نزیکی 8 میلیارە. مەجبورین مەعمەل دروستکەین ئەگینە هەموو ئەمرن لە برسە. لەو 8 میلیارە چەندیان قەڵەون؟ لەو 8 میلیارە بەداخەوە کاک دکتۆر ئاوات حتى ئەفریقیا حتى وڵاتە فەقیرەکانیش ئێستا ڕێژەی قەڵەوی گەیشتۆتە بینی 60 بۆ 77 یعنی لە 65.6 دنیا قەڵەوە. زۆرە. بۆ ئەنجا دێینە سەر مۆزوعی بۆ بۆرەویستە جەناب پرسیارێ بکە بەس ئەنجا بێینە سەر مۆزوعی هۆرمۆنات. کەواتە هەندێک کەس ئەو کالۆریە زۆرە وەرناگرێ
بەڵام هۆرمۆناتی باش بەڵام جۆری خواردنەکە کە ئەیخوا هۆرمۆنی ئینسۆلین فرازەکە ئینسۆلین بەلەش ئەڵێ ئەم وزەیە سەرفی مەکە خەزنیکە کەواتە ئەوەش ڕاستە هەندێک کەس دەڵێ کەمە خۆم و قەڵەوە بوو کەواتە هەندێک کەس دەڵێ کەمە خۆم و قەڵەو بم هەندێک کەس دەڵێ زۆر خۆم و زەعیفە بم کە وەکو مەوزوعی کیتۆیە باش بێگومان بینەرانی خۆشەویست ئێستا لە ڕێی سۆشیال میدیای کورسات و پێجی فەرمی کورساتەوە کەم بەرنامە بین نەتوان ڕاستەخۆ پرسیارەکانیان بنووسن لە کومنت بۆی لەلایەن دکتۆر سیروانە وەڵام بدرێتەوە دکتۆر پێناسەی قەڵەوی خۆی بۆ خۆی چییە؟ کەسێک شکڵێکی زعیفی هەیە زۆر پتە نییە بەڵام تۆزە گورجی هاتۆتە دەرەوە یا تۆزە گورجی هەیە ئەمەش بەخەلەوە حسابەکرێ یاخود ئەساسی قەڵەویەکە ئەوەیە خۆی ئەگەر بە چاو ورگمان بینی و بە چاو بینیمان کێشی زۆرە ئەوە لە 100% قەڵەوە بەڵام ئەگەر کەسێکمان بینی بە چاو زەعیفە و کەسێک چوە سەر قەپان بۆ نمونە باڵای متر و هەفتایە و 63 کیلۆیە بە قەپانیش زەعیفە بەس معنای ئەوە نییە قەڵەو نەبێت چونکە پێناسەی قەڵەوی گۆڕا لە مۆزوعی کێشەوە لە مۆزوعی ئەوەی بە چاو چۆن ئەیبینین گۆڕا بۆ ئەوەی ڕێژەی چەوری لە لەشیا چەنە ئەمان چۆنە پێورێت ئەمە بەڕاستی ئێمە جیهازێکی تایبەت هەیە پێڵێن بەدی کۆمپۆزیشن ئەنالسیس جیهازێکە نەخۆشەکە ئەچێتە سەری یەکسەر ئەلکترۆماگنەتیک وەیڤە ئەنجا تقریرێک تەیاتێ پێتەڵێ کێشی ئەوەندەیە بەڵام لەو کێشە ئەوەندەی ماسوولکەیە ئەوەندەی چەوریە ئەوەندە لتر ئاو لە لەشیایەتی ئێسقانی ئەوەندەیە چەند کیلۆیە ئەنجا پیشانتەیە چەوری لە قۆڵەکانیا چەنە لە ڕانیا چەنە لە ورگیا چەنە چاوری لە دەوروبەری جگەرە کە دەورێکی باڵای بینە بۆ نەخۆشیەکانی عەسر چەنە ئەنجا پێتەڵێ چەند وزەی هەیە یعنی بەڕاستی شتێکی زۆر عەجایبە لەبەرەوە ئێستا دکتۆری خۆراک ئەو جیهازەی نەبێ ناتوانێت بە پێی علمی تازە بەرنامە بۆ ئەو نەخۆشەدانە بۆ نمونە من سکرتێرەیەکی خۆم بە چاو ئەیبینی زەعیفە و فعلەن باڵای مەتر و 59 و 54 کیلۆیە کاتە ئەمە بە پێی پێناسەی کۆن کە ئەتیما دەکاتە سەر کێش و باڵا ئەم کچە زەعیفە بەڵام ئەگەر بینە سەر بۆ جیهازەکە فەحسەکەی بۆەکەین سیرەکەین تەنها 19 کیلۆی ماسوولکەیە بەڵام 25 کیلۆی چەوریە کەواتە زۆربەی کێشەکەی چەوریەکەیە نەک ماسوولکەکەەوە چەوریەکەیە ئەبێتە هۆی نەخۆشی زەخت و شەکرە و نەخۆشی دڵ و شێرپەنجە کەواتە ئەوەی بە چاو قەڵەو بوو قەڵەوە ئەوەی کە ئەچێتە سەر قەپان کێشی زیاد بوو قەڵەوە بەس ئەوەی بە چاو و بە قەپان کێشی کەم بوو معنای ئەوە نییە قەڵەوە نەبێ باش دکتۆر باسی شتێکمان کرد بەر لە بەرنامەکە هەندێک نەخۆش شەکریان هەبوو ئێستا لەسەر دەرزی بوون و دەرزەکەت بۆ لابردوون هەندێک نەخۆش بەرزی فشاری خوێنیان هەبوو ئێستا هیچ دەرمانێک وەرناگرێن ئەگەر تێگەشتەکەم هەڵە نەبوو بەڕاستی سیستمی خۆراکی ئەوەندە گرنگە کە ئەو نەخۆشە درێژخایانانت بۆ بێنێتەوە دواوە یاخود کاریگەریان کەم کاتەوە یاخود تەخیریان بکات لە دەرکەوتنە ئەگەر کەسێک پزیشکێکی هەناوی پێی ئەڵێوە تۆ لە قۆناغی نزیک بوونەوەی لە توشبوون بە شەکرە ئەکرێ بەوەی سیستمی خۆراکیەوە ئیترم حاڵەتە بوەستێنێ و ڕای بگرێ و نەگاتە توشبوون بە شەکرە یاخود هەر توش ئەبێ بەڵام بە هێواشتر تووشە بێت بۆی وەڵامی ئەو جابە بمەوە ئەبێ خەڵکی تێگەێنم کەوا ئێمە دوو جۆری شەکرەمان هەیە هەردووچیان ناویان شەکرەیە بەڵام هیچیان علاقینی بۆ ئیترەوە زۆر جیاوازن شەکرەی جۆری یەکەم کە لە تەمەنی مناڵە دەست پێەکە ئەوە ئەو خانانەی کە ئینسۆلین ئفرازەکە و ئینسۆلین تەنزیمی ڕێژەی شەکرەکە لە خوێنە ئەو خانانە ئیش ناکەن ئینسۆلین ئفراز ناکە شەکرەکەی بەرزە دووهەمیان ئینسۆلینی زۆرە بەس خانەکانی ڕەتفعلیان نییە بۆ ئینسۆلین ئینسۆلین ئەو تەکسی کە شەکرەکەیان بووە بە خانەکان ئەڵێ ئەو تەکسی ئێمە تەواو ئێمە نامانەوە شەکرمان ناوێت چونکە خانەکان پڕ بوون لە شەکری تر شەکر ناوێت پێڵێن ئینسۆلین ڕزستنس لەبەرەوە شەکر لە خوێنە بەرزەبێ ینی وەک وایە یەکێک گرانەتای بێ بەڵامی و یەکێک کۆرۆنای بێ هەردووکیان تایان هەیە بەڵام دوو نەخۆشی زۆر جیاوازن شەکرەی یەکەم و شەکرەی دووهەم کە لە تەمەنی 40-50 خەڵک تووشە بێ زۆر جیاوازە تەنها یەک شتیان مشتەرەکە کە شەکرەکە بەرزە عیلاجەکەشیان زۆر جیاوازە شەکرەی یەکەم
تا ئێستا بەتاواتی نەزانراوە بۆ لەشی مرۆڤ خۆی ئۆتۆمیون دیزی جەناب دەزانی خانە دروستەکە ئەچێ ئەو خانانەی کە ئینسۆلی دروستەکە لە ناویانە باویتر ئینسۆلی نامێنێ بەس جۆری دووهەم لە نەک سەد لە 100 میلیۆن هۆکارەکەی لایفستایلە هۆکارەکەی بە تایبەتی شێوازی خواردنە خانەکانی مرۆڤ بۆ ڕەتفعلی نامێنێ بۆ ئینسۆلین چکە پڕ بووە لە شەکر کاربۆهیدراتە ئێمە لە مناڵیە ئەو مناڵە دوای 6 مانگ کە شیری دایکی ئەخوا دەسەکەینە ئەوەی ئیتر خواردنی تری بینی بێجگە لە شیری دایک سیرێکی ئەچی لە سوپەرمارکت خواردنی مناڵی بۆ ئەکڕی نێوانیوی شەکرە یەی پسکیتی تێ چکە دانی نییە پسکیتەکە ئەتوانێت بژێ چێکی تێ شۆربایکی بۆکەی پەتاتەی تایە برنجی ئەیتێ ناتوانێت گۆشت خوا یعنی ئەو مناڵە لە 6 مانگیە و ئیتر وردە ڕۆژانە سێژەم و پێنجەم شەکر ئەچێتە لەشەوە کاگاتە 25 سی ئێستا نەخۆشی شەکرە ئەوە نییە و کوجاران لە 50-60 تووشی بی نەخۆشم هەیە تەمەنی 13 ساڵە بەرەو نەخۆشی شەکرە و جەنابەت ئەیناسی بە 13 ساڵی بەرەو شەکرە بچی باشە هۆکارەکەی چییە؟ کۆکارەکەی جینات نییە و ئیسباتمان کرد بە بەرنامەی خواردن و فەحسی خوێن شەکرەکەی بەرەو باشتر ڕۆشت ێ باشە ئەگەر جینات هۆکارە بۆ شەکرە لەم کچەی 13 ساڵە ئەی بۆ چاکمان کردەوە بۆ بەرەو چاکبوون ڕۆشت من ناتوان تەسی لە جینات بم تازە کە لەدایک بوو کەواتە خۆراک دەوریشی باڵا ئەبینێ باوەڕکە توێژینەوە و علم خۆشە بەڵام لەوە خۆشتر کە تۆ یان دکتۆر عیادەی هەبێ و نەخۆش ببینێ کلینیکی هەبێ کەواتە من توێژینەوەکان و علمەکان ئەتوانم بەکاری بێنم ئەوسا بە تەجروبە شوەری ئەگرم باوەڕم پێ بکەن نەخۆشم هەیە 30 ساڵە شەکرەیە 30 ساڵە لە پێشا بە میتفۆرمین لە پێشا حەبێک دوایەکەن بە دوان لە پێشا 500 دوایەکەن بە 850 دوایەکەن بە 1000 دوای ئەشکال نوع دەرمانی تری شەکرە لەم ئەخیرانەوەیەکی شەکرە هاتوو ئەڵێ شەکرەکە کە بەرز لە خوێنە لەگەڵ میزا بێتە دەری شەکر لە میزا بێ تووشی التیهابات دەبین التیهاباتی گورچی التیهاب میزەڵان باشە یان لە ئەخیرەی خەنە سەر ئینسۆلین نەخۆشمێ لەسەر ئینسۆلین بووە بە 2 مانگ و 3 مانگ ئینسۆلینمان وەستاندووە حەبی شەکرەکانمان وەستاندووە ئێستا یەک حەبی میتفۆرمین نەخوا باشە ئەگەر نەخۆشی شەکرە چاکبوونی نییە چۆن توانیمان بە 3 مانگ نەخۆشی شەکرەی 30 ساڵ بەرەو باشتری بەرین و دڵنیام چاکیشە بێتەوە و بە سەتەها نەخۆشم هەیە چاک بۆتەوە و خەڵکیش ئێستا لەخوا بە زیابێ مۆزوعی ئینتەرنێتە زەرەری زۆرە کاک دکتۆر ئاوات بەڵام قانجازیشی زۆرە یعنی باوەڕکە ئێستا خەڵک وریا بووە خەڵک کە ئەچێتە سەر ئینتەرنێت تەنها دکتۆر سیروان نییە دکتۆری عەرەب هەیە دکتۆری ئەمریکیە دکتۆری ئینگلیز و هین هەیە یەک شتی بۆ باسەکە علمی بۆ باسەکانی مرۆڤ چەند ئیشەکە و بەرنامەی خواردنەکان و خواردنەکان چه دەورێکیان هەیە ئێستا من بڵێم کیتۆ ڕاستە من 2016 باسی کیتۆم کرد شتێکی تازەوە بۆ خەڵک بەس ئێستا مناڵ بگرە پێتەڵە کیتۆ مۆزوعی کیتۆ بۆ بڵاو بۆتەوە ئەگەر شتێک خراپ بێ و زەرری هەیە بۆ تەندروستی بۆ ئەوە بڵاو بۆتەوە بۆ ئەوە خەڵکەی کا بۆ مەطعمی کیتۆ ئەکرێتەوە کاک دکتۆر ئاوات شتەکە جددیە باشە بینە سەر توێژینەوە نازانم ئەگەر بەنجار هەیە باسی کیتۆکە بکەم یان پرسیاری وڵی با پرسیاری ئەوە بکەم کەواتە لەگەڵ ئەو ڕایایی کە ئایانوت پێشتر نەخۆشی کەمتر بووە مەبەست لە شێوازی ژیانی خەڵک بۆ بۆیە نەخۆشی کەمتر بووە پێشتر قەڵەوی کەمتر بووە بەرزی فشاری خوێن و شەکرە و ئەوانە ڕەنگە لە 50 ساڵی ڕابردووە لەلایەن باو باپیرانمانەوە هەر نەشزانرابێ و هەستیشی پێ نەکرابێت مەبەست ئەو بۆ کە ئەوان شێوازی ژیانیان زۆر تەندروست بوو جوڵەیەکی باش و خواردنێکی تەندروستیان هەبوو ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەحسایەتی پێش 100 ساڵ ئێمە بەداخەوە لە کوردستان و لە عێراق ئەحسایاتمان نییە لە ئەمریکا ئەحسایاتمان هەیە بەڵام ئەو جەنابی ئەو شتانەی جەنابە باسی کە لە وڵاتی خۆمان خەڵک بە چاوی بینیوێتی یعنی من ئەگەر بگەڕێم بۆ مناڵی کەم کەس لە خاڵ و مام و پور و دراوسێ و کەس و کار و لە عشرەتە مەگەر بچووە 50-60 وردی هەبووە تووشی زەخت و شەکرا بوو ئەگینا زەخت و شەکرە زۆر کەم بوو نەخۆشی دڵ کەم بوو شێرپەنجە زۆر کەم بوو یعنی لەوانەیە هەندێک کەس پێتەڵێ آخر ڕێژەی یان ژمارەی مرۆڤ لە دنیاە زیادی کردووە ژمارە زیادی کردووە بەڵام ئێمە ئەگەر بین بە ڕێژە وەریگرین بە نسبەت وەریگرین بەراورد و 50 ساڵ لەمەوە پێش لە ئەمریکا ڕێژەی نەخۆشی زەخت دەجار زیادی کردووە نەخۆشی شەکرە دەقات زیادی کردووە شێرپەنجە دەقات زیادی کردووە و ژمارەیەکت پێ بڵێم لەوانەیە باوەڕ نەکەی کاک دکتۆر ئاوات لە 188 مرۆڤی ئەمریکی شەکرێتی یان مەرحەلەی پێش شەکرە لە 188
لە ئەداڵتەکان لە 18 بۆ سەرەوە پێگەشتم باشە ملەتێک لە 1970 شەکرەی بێ ئەمە جیناتە نێگومان ئەمە کەم جوڵەیە من ڕۆژانە من جەنابەت ئەگەر بێ سەیریکەی لە هەفتەکە لەوانەیە ڕۆژێکیان یان دوو ڕۆژ پێنجشەمە و جومعان ڕێژەی جوڵەت بگۆڕێ یان زیاتر ئەخەویان ئەچی سەیرانەکەی و زیاتر ئەجوڵەی بەڵام پێنج ڕۆژەکەی تر کە ئیشەکەی تقریبا عینەن جوڵەیە چی بۆ خەستخانەیەیتەوە بۆ کورسات ئەڕۆیتەوە منیش عینەن شت جوڵەوان مەحدودە کەواتە مۆزوعی جوڵە دەورە بینێ بۆ ئەوەی من چەوری بسووتێنم و وزە زیاد سرف بکەم بۆیە خەڵک کە ئەچێتە ڕەشاقە زەعیفە بێ 30 کیلۆ 35 کیلۆ دابەزێ بەڵام کەوازی لە جوڵەکە هێنا قەڵەو بۆ کەواتە معادلەکە مشکلەیەکی تایە مۆزوع تەنها جوڵەکە نییە مۆزوع خواردنەکەشە خواردنەکەش علاقەی بۆ هۆرمۆنەکانەوە تۆ من ئەو خواردنەی ئەی خۆم ئێستا من ئەو مۆمە بخۆم سیگناڵێکە بۆ لەشی من ئەو جیهازی زەختە بخۆم سیگناڵێکی ترە من نان بخۆم سیگناڵێکە چەوری بخۆم سیگناڵێکە دوو بخۆم سیگناڵێکە گۆشت بخۆم سیگناڵێکە لەبەرەوە شێوازی خواردن جیازە اینجا لەشی من پێویستەکانی چۆنە زۆر مهمە ئێمە پرۆتینمان لەبیر نەچێ یعنی من بەداخەوە ئەیبینم باس ئەکرێکە پرۆتین و گۆشت ئەوەندە خراپە باشە من ئەگەر بێم سەیریکەم کاک دکتۆراوە دڵی من گۆشتە پرۆتینە ماسوولکەکانم کە ئەجوڵێم پرۆتینە زمانم ماسوولکەیە من ماسوولکەم زەعیفە وەڵاهی هەر قسەشم بۆ ناکرێ هەروژەشم نامێن کادەم پێویستم بە پرۆتینە ئەمە یەک بۆیە سەیرەکەی دیزایانی لەشی مرۆڤ پرۆتینی دانە ناو بە وزە تۆ چەوریت هەبێ کاربۆهیدراتت هەبێ لەگەڵ پرۆتینەکە لەشی مرۆڤ پرۆتین ناسووتێنێ هەڵیەگرێ لە 150 ئینزیماتی ناو خانەکان کە تەفاعلاتی کیمیاکە پرۆتینە لە 150 تری چەوریە باشە مرۆڤ 2 بلیۆن 2 میلیارد ساڵە مرۆڤ هەیە 10,000 ساڵە زەرعات هەیە و زراعەت هەیە نان و برنج 10,000 ساڵە هەیە 2 میلیۆن ساڵە 2 میلیارد ساڵە ئێمە نان و برنج نەبووە ئەی چۆن مرۆڤ ژیاوە ئێ باشە سەیرە هەندێک کە سەڵی دکتۆر ئەی ئەگەر شەکر نەخۆم شەکرمدا نابەزێ نامرم ئێ باشە ئەوەی کیتۆ ئەکەن شەکرەکەیان قەت لە هەفتە نایەتە خوارێ بۆ تۆ ئەو چۆریە خۆی ترایگلیسیرایدە گلیسیرۆلەکەی ئەوگۆرە بۆ گلوکۆز فاتی ئەسیدەکانی ئەگۆ بەکارێنی وەکو چۆری وەکو شەکری بەشی خۆی تایە مرۆڤ پێویستی بە شەکر نییە مرۆڤ پێویستی بە نان و برنج نییە دکتۆر پێشەوەی تۆ باسی چی تۆ پیلەر شوێنە منیان بدایە پارچەیە گۆشت لە بەردەستما وایە تۆ دکتۆری چۆن گۆشتە خۆی وەس ماڵی تۆ پزیشکانی بواری خۆراگاوە بێ ئێستا و پرسیارە نەماوە چکە خەڵکە زانێت کە گۆشت ئەوەندە خراپ نییە دکتۆر ئاوات خۆ من دکتۆرام هەیە لە نەشتەرگەری هەتا ساڵی 2010 من کێشم 108 کیلۆ بوو کێشی خۆت خۆم و زەختم هەبوو و بەرەوەوە چون تووشی شەکرە بم باشە بیرم لێ کردەوە دایکم و باوکم عینە شت بە زەخت و بە شەکرە بە نەخۆشی دڵمردن لە تەمەنیی لە شەستەکانەمون لە تەمەنیی مناڵایە بیرم لێ کردەوە باشە وراثەیە یان وراثە نییە چوم ئیجازەیەکم وەرگرت لە ئیشی نەشتەرگەریە چوون مۆزوعی خۆراکم خوێن سەیرم کرد لە 108ەوە بە 8 مانگ هاتوومەتە سەر 74 کیلۆ و ئەوە 10 ساڵە من 74 75 72 هەر لەوەندەیە ڕام گرتووە بە خواردن ڕام گرتووە نەفەسگرتنە من لەوانەیە قسێ بکەم باوەڕ نەکەی کار دکتۆر ئاوات من لە 2011ەوە مریشک بەدەگمەن ماسی بەدەگمەن تەنها گۆشتی سوور لەگەڵ زەڵاتە گۆشتی سوور سەوزە و زەڵاتە تکە کەباب جگەر گونی حیوان گورچیلە دووک یعنی من پێنجشەمە و جومعان بەلایەنکەمەوە 3 بۆ 4 6 دووکە خۆم بە گۆشتی سوورەوە مریشک ناخۆم و ئەگەر سەیری کە ئایا مریشک خراپە مریشک خواردنە وزەیەکە ئەداتێ بەڵام ئەگەر سەیریکە مریشک چۆن بەخێوەکرێ ئەگەر مریشکی کوردی خۆی عافەتی بێەوە ئەیخوا بەس ئەوەی لە دەواجنەکانایە چ علەفێکێ دەنێەوە علەفە چیتایە ئەگەر بینە سەر ماسی زیەکانی ئێمە ماسی بەحر سوودیە ماسی ئاوی سارد ماسی ئاوی سوێر بەڵام ماسی ڕووبارەکان هەم ئۆمەگاسیان کەمە هەم شتی تریشی کەمترە و ئۆمەگاسێش مۆزوعی کتراتوانین بینە سەری دوایی توێژینەوە هەیە لەسەرەوە بەڵام ئەو ماسی لێرە ئەیخۆن لە زیەکان هەرچی مەجاری ئەم شارانەیە ئەچێتە ناو زیەکە پێش 2-3 ساڵ ڕووباری دجلە لە بەغادا بەزی شێوەکەی بنی دجلە چیلا بوو خۆ گژوژای لێ نەبوو خۆ دار و درەختی لێ نەبوو قوتوو بوو قوتوو ژەنگاوی و پلاستیک بوو یعنی ئەو ماسیانە لەو ڕووبارە چی ئەخۆن ژەهرە خۆن پلاستیکە خۆن یعنی وای لێ هاتووە ماسیەکەش ئەی لە حەوزا بێت چیە دەنێ وەکو مریچەکە علەفێ دێنێ لەبەرەوە بەداخۆی بێجگە لەوەی
بەهای خۆراک و بەهای خواردنی گۆشتی سوور زۆر زیاترە وەک لە مریشک و لە ماسی بۆ گۆشتی سوور ڕەنگی سوورە دکتۆر ئاوات بۆ خوێنی مرۆڤ ڕەنگی سوورە هیمۆگلۆبین لە چی پێک هاتووە لە ئاسن باشە تەبیعەت لەشی ئێمەی دروست کردو مایتۆکۆندریا کە وزم بۆ دروستەکە 5 کۆمپلێکسە پێڵە ئەلکترۆن ترانسپۆرت چین لە یەکەم کۆمپلێکسە ئاسنم نەبێ وزم نییە و هەموو کەسانی کە بەتایبەتی ئافرەت لە وڵاتی ئێمە کە مناڵی هەیە و مناڵی زۆر ماگانە سووری ماگانەی هەیە سێرەکەی ئاسنی کەمە خوێنی کەمە وزەی کەمە زوو هیلاکە بێت چونکە خانەکان پێویستیان بە ئاسنە بۆی وزە دروستکەن گۆشتی سوور بۆیە سوورە ئاسنی زۆر زیاتر وەک لە مریشک و لە ماسی باشە ئەڵێن گۆشتی سوور خراپە وەرە بە توێژینەوە ئەڵێ چی ئەڵێ ئێمە 20 نوع ئەماینۆ ئەسیدمان هەیە پرۆتین لەو 20 سیانی تابەتە بۆ دروستکردنی ماسوولکە BCAA برانچ چین ئەماینۆ ئەسید ڤالین لیوسین ئایزۆلیوسین بەڵام هەموویان بەقوتر بۆ دروستکردنی ماسوولکە لیوسینەکە لیوسینەکە لە گۆشتی سوورا زۆرە یعنی بۆی ماسوولکە دروستکەن گۆشتی سوور زیاتر بخۆم وەگەر سەیرێکی ئێمە کە ڕاوچی بووین مرۆڤ کە ڕاوچی بوو ئێمە کوان مریشک ئەوەندە زۆر بوو حیوانی ترمان ڕاوە کردۆمەخوان گۆشتە سوورەکەیە باشە بینە سەر مۆزوعی بیەکان جەنابەت ڤیتامین بیەکانە بەتابەتی B6 و B9 و B12 لە گۆشتی سوورا زۆرە لە جگەرا زۆرە لە گورچیلیا زۆرە ئێتە بەخەڵک ئەوترێ وڵا جگەر خراپە و گورچیلە خراپە و سەروپیە خراپە و باشە خۆ ئێمە هەموو ژیانمان 10,000 ساڵ ئەو شتانە کەم بۆ تۆ ئێمە هەرەوەمان خواردووە ئەی بۆ توانیمان بژین و دایناسۆر لە ناوچوو حیوانی تری بەقوت لە ئێمە بەقوتر لە ناوچوو ئێمە بووینە پردەیتەری یەکەم یعنی ڕاوچی یەکەم لە دنیاە دەست خۆش دکتۆر سیروان